ئەم کاتتان باش. ماڵپەڕی سەرۆکاتی هەرێمی کوردستان بڵاوی کردەوە بەهۆی کۆچی دوای جەهدیە بارزانی خوشکی گەورەی مەسعود بارزانی سەرۆکی هەرێم نوری مالیکی سەرۆکوەزیرانی عێراق لە بروسکەیەکدا برسە و سەرخۆشی خۆی بە بارزانی ڕاگەیاند. دکتۆر ڕێکەوت حەمەڕەشید وەزیری تەندروستی حکوومەتی هەرێم لە کۆنفرانسێک ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند لە داهاتوویەکی نزیکدا ئەو 30 هاوڵاتیەی شاری هەولێر کە تووشی نەخۆشی چاو بوون بۆ چارەسەرکردن دەنێدرێنە وڵاتی ئەڵمانیا. ڕاشیگەیان لە پشکینەکانیاندا دەرکەوتووە دەرزی ئەڤاستین کە بۆ ئەو هاوڵاتیانی هەولێر بەکارهێنرا بوو تووشی نەخۆشی چاو بوون پاک بووە، بەڵام لەژنەیەکی پزیشکیان پێکهێناوە بۆ ئەوەی بزانرێت هۆکاری توشبوونی نەخۆشیەکە چییە. دوای ئەوەی ژینە سیاسەتمەداری کورد و ڕاوێژکاری پێشووی جەلال تاڵەبانی سەرۆکۆماری عێراق خەدیجە یاشار ناسراو بە هەڤاڵ خەجۆ دوای چەندین ساڵ لە جێهێشتنی تورکیا گەڕایەوە بۆ ئەو وڵاتە و لەلایەن پۆلیسی تورکیاوە دەستگیر دەکرێت، ئەمڕۆ ئازاد کرا. میدیاکانی تورکیا بڵاویان کردەوە خەدیجە یاشار سکاڵای یاسایی لەسەر بووە بۆیە بەپێی مادەی 10 لە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر دەستگیر کرابوو، بەڵام ئەمڕۆ ئازاد کرا. لە ژێ دروشمی پاراستنیش کۆمەندەکان هەڵبژاردنمانە و لە دژی سیاسەتەکانی نوری مالیکی سەرۆکوەزیرانی عێراق ئەمڕۆ خۆپیشاندانی فراوان لە ڕۆمادی و چەند شار و شارۆچکەیەکی تری عێراق بەڕێوەچوو. خۆپیشاندەران داوایان کرد کە سوپای عێراق ئەو یەکە سەربازیانەی بکێشێتەوە کە لە شارەکاندا جێگیری کردوون و لە جێگەی ئەوان هێزەکانی پۆلیسی ناوخۆ ئەرکی پاراستنی گۆڕەپانەکانی خۆپیشاندان بگرنە ئەستۆ. پاش داخرانی بۆ ماوەی مانگێک ئەمڕۆ جارێکی تر دەواازەی سنووری ترێبیل لە نێوان عێراق و ئوردوندا کرایەوە کە دەکەوێتە پارێزگای ئەنبارەوە. وتەبێژێک بەناوی محەممەد فەتحی پارێزگاری ئەنبار بە سۆمرێ نیوزی ڕاگەیاندووە لە کاتژمێر 8 سەرلەبیانی ئەمڕۆوە بە فەرمی دەواازەکە بەڕووی گەشتیار و هاتوچۆکەرانی نێوان هەردوو وڵاتی عێراق و ئوردوندا کراوەتەوە. فەیسەڵ مەقداد جێگری وەزیری دەرەوەی سووریا ئامادەیی دەست بەجێی وڵاتەکەی نیشاندا بۆ پێشوازیکردن لە لیژنەی لێکۆڵینەوەی نەتۆیەکگرتوەکان تایبەت بە ئەگەری بەکارهێنانی چەکی کیمیایی لەو وڵاتە. بڕیارەکەی سووریا هاوکاتە لەگەڵ لێک نزیکبوونەوەی هەریەکە لە مۆسکۆ و واشنگتن بۆ چارەسەرکردنی خەیرانی سووریا لە ڕێگەی دیبلۆماسیانە و وەزارەتی دەرەوەی سووریاش پێشوازی لەو نزیکبوونەوەیە کرد لە هەڵوێستی هەردوو وڵات بەرامبەر بە کێشەی سووریا. حەسەن نەسروڵڵا مینداری گشتی حەزبوڵای لوبنانی ڕایگەیاند لە وەڵامی هێرشەکانی ئیسرائیلدا حکوومەتی سووریا چەکی تایبەت دەداتە هێزەکانی بەرگری ئیسلامی و بەرەی جەنگی جۆلانیش بەڕووی گروپە جیهادەکاندا دەکاتەوە. لە 25مین ساڵیادی دامەزراندنی ڕادیۆی نور حەسەن نەسروڵڵا لە وتارێکدا ڕایگەیاند سووریا جۆرە چەکێک دەداتە حەزبوڵڵا کە تا ئێستا نەیبووە کە پێدەچێت مەبەست لێ پێدانی چەکی کیمیایی بێت. شاد و بەختەوەر بن.